سەربازی ونی ئەم جارە باس لە چیرۆکی چەندین کەس دەکات کە مادەیەکی گرنگ بۆ دەیان هەزار کەس دابین دەکەن. ئەوانە لە پێناو دابینکردنی مادەیەک کە مانەوەی ژیان و ئاوەدانی و شارستانێتی پێوە بەندە هەموو کارێک دەکەن. ئەو مادەیەش کە خەریکە لە ئاستی جیهان جەنگێکی لەسەر بەرپا دەکرێت بریتیە لە ئاو. سەربازی ون لاڵقی ئەم جارە دەچێتە قەزای سۆران. ئەو شارە سنوورێکی بەرفراوان و شاخاوی و لەگەڵ ژمارەی زۆر لە دانیشتوانی هەیە. زۆری ژمارەی دانیشتوانی وای کردووە پێویستی ئاو زیاد بکات. ئەو کەسانە شارەزە و لێ هاتوون. هاوکاریشن بۆ تێرکردنی تونەتی سەدان هەزار مرۆڤ کە نازانرێت ئەو ئاوە پاک و سازگارە چۆن دابین دەکرێت. حقیقت پروژه ئاوی بێخاڵ سووران و پروژەیەکی سەرەکیە بۆ قەزای سووران و لە ساڵی 2009 دەست بەکار بووە و حکوومەتی هەریم یەک لە پلانەکانی گرنگی ئەوە بوو کە بتوانین ئاوی پاک بوو شارە گەورەکان دابکەن. یەک لەو پروژانە پروژەی ئاوی بێخاڵ بوو بە گوژمەی نزیکەی 28 میلیۆن دلار جیبجی کرد لەو کاتەی و لە ساڵ 2009 کەفتە بواری جیبجی کردە. ئەم پروژه تقریبا لە 1800 مکعب لە کاتژمێرێک تاکو 2100 مکعب لە کاتژمێرێک ئینتاج و بەرهەمی هەیە بە پێی وارزەکان دەگۆڕیتن و ئاوێکی بە شێوەیەکی زۆر پاک و کوالیتێکی زۆر باش دێتە هاوڵاتیانی سانتەری قەزای سوورە. حقیقت ئەو پروژەیەکی پاڵاوگەیە ئەمە پێدەرین واتر تریتمەنت پلان پێکاتەکەی لە بیدات و ئاوارگیرە ئینتیکەکانە لە سەرچاوی و سەرچاوی بێخاڵە کانی بێخاڵ وەرئەگریتۆن پاش قۆناغی یەکەم قۆناغی سەرەتایی و کلۆر لە ئاوتەیە کریت و بوو فلاش میکسەرەکان دەڕواتن لەوێرێ بوو دوو حەوزی سediمنتیشن تاک بۆ ئەوەی و تەرسیبی ئەو ماوادی زیادەی ئاوەکەیەکەتن بە مادەیەکی شەپ ئەمە پێدارینتی ئەکریتن سولفات ئالمینیۆم پاش ئەوەی و ئەو ئاوە قڕەکە و ماوادی زیادەی دانیشت لەو قۆناغە بۆ قۆناغی فیلترات دەرات ئەو پروژەیە 8 فیلتری هەیە فیلتر ڕەملی پێداڵن و پاش پاڵاوتن لە فیلترەکان بۆ خەزانی سەرەکی پروژە و لەوێریژی بە شیوەی پامپ بۆ خەزانی سەرەکی قەزای سووران دەڕواتن و پاشان تاوزیکردن لە بینی هاوڵاتیانی قەزای سووران. ساعات هەفتی بەیانیان ئەمە دەینێرە یەکەم تەماشای ئاوەکەیەکەی بزانین ئاوەکە ئەو شەبەکەی کە لێرە هەیە پیسەیانە ئەگەر پیس بوو ئەوە دەین لێرە پاشەکەینەوە ئەگەر پاچیش بوو ئەوە یەکسەر پرۆژەکە پێ ئەەکەین و ئاوەکەی بەسەر دێخین بەڵام بەڕاستی لێرە ڕۆژانە ئەمە زۆر بە و ئەو شتا ئەوانەوە مادینە کە برێم لێرانە دەبەی ئاوەیە سفرەی سەفەریە پۆدیە بیبسیە یعنی ئەو شتانە بەڕاستی وی لەمە کردیا ئەمە ڕۆژانە لێرە زۆر پێوەماندیە بین و مەترسی دیکەش ئەوانە مەسەر کاسینە ئێرە خلیسکانەیە و ئەبێ ئاو زۆرە بی و کمە بی و لەسەر خلیشچەی بەڕاستی ئەو شتانە مەترسیە. بۆ ماوەی 11 ساڵە لێرە کارەکەین داوا لە هەموو هاوڵاتیانەکەم کەوا زێدەڕۆی نەکەن لە ماڵەکانیان چاویان لە ئاوی لەبەر ئەمە لێرانە ڕۆژانە کارەکەین و زۆر مادووینە ڕۆژانە دێن لەو شەلالە ئاو پاکەکەینەوە حوزێ پاکەکەینەوە و بە چەند قۆناغێک ئاو دەگەین لە ناو شاری سۆران لەبەرەوەی تڕۆمپایەکانیش مادیە بن جادبێ ئیسراحەتیان بدەینێ. گرنگی پروژەکە لە چیدایە ئەو پروژه حقیقت حکوومەت پاش ئەوەی و خەڵکێکی یەکجار زۆری ئاوەرە لە ئیران و تورکیا گەڕا بوو قەزای سووران لە ماوەیەکی کورت ئەم قەزا گەورە بوو و ئێستا ڕێژەی دانیشتوانی سنتەری قەزاکەی زیاتر لە 165,000 کەسە. سەرچاوەی سەرەکی ڕۆبارەکان بوون لەگەڵ ئاوی کانی بێخاڵ حکوومەت هەرین وەک پلانی سەرەکی خۆی دابینکردنی ئاوی تەندروست بوو بۆ مواطنی خۆ بۆ هاوڵاتی ئەو قەزایە
لەو کاتە چەندی پلان و پرۆژه هەبوو یەک لەوانە پرۆژەی ئاوی کابلوکە بوو کە ساڵی 80ەکان لە زمان ڕژیمی بەعس ئیش پێکرە بەس حەجمەکەی و کوالەتیکەی باش نەبوو تقریبا لە کار کات بوو ئەو وەختی بیرروکەی ئەوە دروست بوو لە کانی بێخاڵ پرۆژەیەکی دیتر بکرێتن بوو سانتەری قەزای سووران و الحەمدولە پرۆژەکە جیبیزی کرا و نەجاحەتێکی یەکجار زۆرینە بەڵام دیسان بە حەسەب قەبارەی گەورەی ئەو شارە نەشە ئاوی پێویست بوو سووران دابین بکاتن چون سووران لە ماوەیەکی زۆر کورد گەورە و بە حەجمێکی یەکجار زۆرژی ئێستا لە پلانی مە هەیە کو بتوانێت سوودێکی یەکجار زیاتر وەرگین لەو ئاوەی بێخاڵ و ئاوێکی زۆر سازگارە و ئاوێکی زۆر باشە و تەنها لە ماوەی 3 تا 4 مانگ ئاو بە شیوەیەک شێلو ئەبێتن ئەگەر نە ئاوەکە زۆر باشە و کولفەیەکی زۆر کەمی دیت بوو پاڵاوتێک مەترسێکە ئەوەیە ئەمە هەموو دەسەعات هەفتی بەیانی دێنە ئێرە ئەو زبل و ئەو تشانە ئێرە دەبێت ئێرە خاوینکەنەوە مەترسی خلیسکانی و تشی لەسەیە هەموو ڕۆژی دەبێت چەند جارێک بینە ئێرە خاوینکەین بەس داوەڵە هاوڵاتیان دەکەم بەڕاستی هەندێک مساعدەی ما بکەم لێرە زۆر ماندینە ئەو زبل و ئەو تشانەکەنەوە ئەودا ئەوە گوناحە ئەوە لۆ خواردنەوە ئەمە دەبێت هەموو جارێک خاوینکەین شەونەخۆنی دەکەن و ماندوو دەبن تا و ئاوپاکە دەخەنە بەردەست هاوڵاتیان دابینکردنیەوە ئەوەش با پرۆسێکی قرس و تێچوویەکی زۆر و پڕمەترسی تێدەپەڕێت کە باوەڕ بە ئەستەمی و زەحمەتی ئەوە ناکرێت. سەربازی ون چیرۆکی ئەو کارمەندوو یەکێک لەو پرۆژانەی دابینکردنی ئاو دەگەڕێتەوە ئەیش پرۆژەی ئاوی سۆران بێخاڵە. دلسوزی فەرمانبەری مە لە باشی ئیش و کارەکەی دیارە هەمووان دلسوزن یعنی توانم تاکیان باسکەم ئەوەی و ئستارتی پامپەکەی ئەدەت چ ئەوەی و فیلتەری خاوینەکەت چ ئەوەی و حتی لە تیمەکانی مە لە شەبکاتی ئەو و تەوزیع و دابشکردنی ئەو و سیانەی شەبکات بەبێ ڕاستان بەبێ مادیێنەبوونێک و شەو و ڕۆژ ڕۆژانی ئۆتە بە هەر شیوایك بیتن ئیشەکەن بەس بۆ ئەوەی و هاوڵاتیان بتوانێت لە ئیستفادە لەو ئاوا بکەن. سەرچاوی ئاومانەک و سەرچاوی کانی بێخەڵە سەرچاوەکە بخۆ لە شوێنێکی گەشتیاری کەتیە و فعلا شوێنێکی زۆر زەحمەتە بوو ئەوەی و بتوانانی ئاو وەربگرێنی ئینتێکی مە لە شوێنێکی زۆر سەختە لەبەر ئەو ڕێژە زۆرەی کەشتیاری و سەردانی ئەو شوێنە ئەکات پاکراگرتنی ئاوە زۆر ئاسان نییە لەدەست هەر کەسێک بانێت بەس ئەو فەرمانبەرانە بەردەوام چاودێری ئینتێک یا سەرەت نقطەی سەرەتایی وەرگرتنی ئاوەکەن بۆ خاوینکردنی بە چەند قۆناغێک پاش وەرگرتنی ئاو و هاتن بۆ یەکەم خەزان و ئەمە پێدارین لاو لیفت ئەنی موقعی یەکەمی دەفعی ئاوە بوو محەتەی تەصفیە بوو محەتەی پاکردنی ئاو لەو قۆناغە 8 مزەخە و 8 پامپ شەو ڕۆژ ئیشەکەن بۆ ئەو ڕێژە ئەوەی و باسم کرد 1800 مکعب تاک و 2100 مکعب بگەتە سیستمی پاڵاوگای ڕئیسی و تقریبا بە مەسافەتی 2 کیلومتر دوورترە لە ئینتێکی ئاو وەختی گەشتە سیستمی پاڵاوگای لەوێرێ دیسان ئەو فەرمانبەرانە قۆناغەکانی تەصفیەکردن و پاکردنی ئاو دەست پێکەتن و لە پێدانی کلۆرە پێدانی مادەی شەبە وەرگرتنی قڕۆلی تاوی ئاوەکەیە بۆ تێپەڕاندنی ئاو لە فیلتەراتە. ئەو پرۆژێشی چێکە لە پلانە گرنگەکانی حکوومەت کە لە ساڵی 2002 دەست پێکراوە و لە ئێستاشدا حکوومەت بە باشترین شێوە پاڵپشتی دەکات و هەموو توانایەکی دابین کردووە تا زۆرترین بڕی ئاو بۆ خەڵکی سنتەری شاری سۆران دابین کات. ئەو پرۆژەیەش پاڵاوگەی ئاوە تا بتوانن ئاوێکی پاک و بەکوالەتی دابینکەن کە سەرچاوی ئەو پرۆژەیە ئاوی بێخاڵە. ماندیبوونی کرێکاری و فەرمانبەری بەڕێوەبەری ئاوی سووران نایەتە وەسفکردن هەیغە ناتوانم بە چەند جملەیەک باسکەم بەس لەوێ دیارەک و بەبێ هیچ ڕاستانێک بەبێ ئەوەی و عوتلایەک هەبیت بەبێ ئەوەی و لە ڕۆژانی جێژن ئان ڕۆژانی و خەڵک مەسەن لە سەیراندا وەکو ڕۆژانی نەورۆز فەرمانبەری مە لەو پرۆژە ئیشەکەت و بەردەوام ئیشەکەت تەنها مەبەستی ویژێ ئەوەی و بتوانیت ئاوێکی پاک بگەینتە هاوڵاتی ئەو شار. بە
بەگشتی ئەو پرۆگرامە ئێوە بەرنامەیەکی زۆر پیرۆزە چونکە بە سەراحەت لەوانەیە خەڵکێکی زۆر لە شوێنەکان دامەزراون لەوانەیە خەڵکێکی زۆر بۆ سەر کار دەچن بەڵام ماندووبوونی هەندێک خەڵک لەگەڵ هەندێکی کە بە بێشک جیاوازیەکی لەوانەیە زۆر هەبیتن لە ئەرک و ماندووبوون بۆیە ئەگەر وەکو ناوەکەشی لە خۆی کە دەرە سەربازی بوون ینی ئەوانە کارێکی یەکجار زۆر دەکەن بەبێ ئەوەی خەڵکێک هەستی پێ بکات یان خەڵکێک ببینێ بۆیە ینی دەستخۆشی لۆ بەرنامەیە دەکەم و هیوادارین ئەو خەڵکانێکە فعلەن سەربازی ونن جیاوازیان پێ بگرێتن لەگەڵ خەڵکێک کە لەوانەیە لە ئەرک و واجبی خۆی وەکو پێویست نەبیت و هەم ببێتە تەشجیعێکیش بۆوان کە ئەوانیش وەکووانە زیاتر هەست لە پرسیارەتی بکەن لە ئەرکی ڕۆژانی خۆیان من بخۆشم دائیمەن ئەوە بە ستافەکانی خۆشمان دەڵێمەوە دەڵێم ئەو ڕۆژێکە دەچیە سەر دەچێت داوام و دەگەڕێەوە لە کۆتایی ڕۆژ بیر بکەوە ئەنجامی تو چ بووە لەو چەند سەعاتێکە چی بۆ دەوام ئەوە باشتر نەک سەعات بەڕێ بکەیت سەعات بەڕێکردن لە داوام ئەوەیە ئەنجامت چ بووە بۆیە من دەستخۆشیان لێ دەکەم و وەکو دەڵێ دەستی ماندووبوونیان دەگوشم و ئێمە دەبینین ئێمە لە بەرچاومانە بەس باشترە خەڵکیش ببینێتن کە ئەوانە ئەرک و ماندووبوون و قورساییان چەندە کە بۆ ئەوەی کە خزمەتێکی باش بۆ خەڵکە بکەن چ ئەرکێک دەبین و چ قورساییەک لەسەر شانیەوە. ئێمە لە ناوخۆمان کە باسی ئەگەر باسی بێ نرخی شتێک بکەین دەڵێن وەکو ئاوە وەکو نرخی ئاوە و ئەڕی بە حساب لای ئێمە کە ئاو زۆر زۆر بێ نرخە بەڵام ئەو تێگەشتێکی زۆر زۆر نادروستە بە پێچەوانەوە ئاو زۆر زۆر بە نرخە ئەوانەی کە مەسەڵەن ئەو ئاوە تا ناو تانکی ماڵێک دەچیتن پێم خۆش بوو نەکەر ئێمە ئەو ستافانە و خەڵکی دیکە پێم خۆش بوو هەرچی خەڵکە دانیشتوانە فرسەتێک وەربگری بێسەیری سەرچاوی ئەو ئاوە بکاتن سەرچاوی ئەو پرۆژانە بکاتن کە چۆن ئەو ئاوە خاوێن دەکرێتەوە چۆن بە فلتەر دەکرێتن چۆن دەگاتە ناو ماڵەکانیان ینی ئەوەی کە باز ئەمە وەکو داتا ئەگەر بێن بە داتا باز بکرێن هەر لیترێک ئاو لەوانەیە بە لیتری نرخی لیتری بنزینێک ئاو بگاتن ئەنی تقریبا نفسی نرخ بیتن هەتا دەگاتە ناو ماڵەکان بەڵام کە دەچی لە ماڵەکان تەماشا دەکەی ئاوێکی ئەوەندەوە بە پیرۆ دەڕواتن ئەو چونکە هەست ناکاتن نازانێتن ئەو ئاوا بە چ مەسروفەک بەچوو دەرخستەیەک کە لەسەر حکوومەتە گەشتە ناو ماڵەکانیان بۆیە هۆشیارکردنەوەی خەڵک لە نرخی ئاو زۆر زۆر پێویستە بە تایبەتی ئێمە نەک هەر ئەم ساڵەکە وشکە ساڵیە هەر بە شێوەیەکی گشتی جیهان بەڕە و قەیرانی ئاو دەڕواتن لە یعنی زۆربەی کێشەی ئەو وڵاتانە لەسەر ئاوە لەسەر شتێککە نییە بۆیە ئاو زۆر بە نرخە من زۆر جاران کە لە ڕۆژانە دەبینم خەڵک بەو شێوەیە ئاو بە فیڕۆ دەدەن لەوەر ئەوەی ئەو تێگەیشتیان نییە کە چۆن بە شێوەیەک ئەو ئاوە پاکش دەکرێتەوە و بە فلتەر دەکرێت و لە ڕێگای ئەو ینی مەسرەفێکی یەکجار زۆرە تا دەگاتە ناو ماڵەکانیان بۆیە پیاوی من لێرەکان ئەوەیە کە خەڵک نرخی ئاو بە هەندوەر بگرێتن ئەوە نییە کە ئەمە لی تێگەیشتنە ئاو بەهایەکی زۆر بە نرخە. پرۆژە ئاوی سۆران لە دوو بەش سەرێکی پێدێت بەشی لۆلیفت و بەشی هایلیفت بەشی لۆلیفت لە خوارەوەیە هەشت پامپەیە لەوێ ئاوەکەی سەحب دەفع دەکەن لە بۆ بەشی هایلیفتی لە بەشی هایلیفت یەکەم جار کە ئاوەکە دێت داخلی ئێرانە دەبیت ئێرە فلاش میکسەری پێ دەدەن فلاش میکسەر لێرانە کلۆری تێدەکرێتن لەگەڵ ئەلۆمی ئەگەر ئەلۆم ئەو کاتێک کە ئاوەکە شێلوبی ئەو کات ئەلۆمی تێدەکرێت کە لێران هاتە ئێرە دابش تەقسیمی سەر ئەو دوو حەوزەی دەبێت ئەو دوو حەوزی کلاریفای لێرانە قۆناغەکی خاوێنکردنەوەی ئاوەکەیە یەکێک لە قۆناغەکانە کە لێرە ئاوەکە تەواو بوو دەستە بەششکە ئەو بەشی دیکە پێی دەوترێت بەشی فلتەرەکان لەوێ فلتەر هەیە ئاوەکە فلتەر دەکرێت پاش فلتەرکردنی ئاوەکە دەڕوات لە بۆ ناو خەزانەکی لە خەزانەکەی ئاوەکە لەوێ دەفع دەبێت لە بۆ سۆران لە سۆرانش خەزانەکەیە لەوێ خەزم دەکرێت دوای تەوزیعی ناوگەڕەکانی سۆران دەکرێت.
بۆ دابینکردنی و پێداویستیش وەک سەرچاوێکی گرنگی ژیان و مانەوەی مرۆڤایەتی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین هەنگاوی ناوە تا هەمووان بێبەش نەبن لاوە و کەرتی ئاویش وەک سەرەکی ترین سەرچاوی ژیان سەرڕای قەیرانی کەمی ئاو وشکە ساڵی حکوومەت بە پلانی باش سەرکەوتوانە با کۆالەتی بەرسوانیوێتی بڕێکی باش لە ئاوی پاک بۆ هاوڵاتیان لە هەموو کوردستان دابین بکات. بخۆ هەر ئاوێک و ئەتوو دەدەی هاوڵاتی لە بیدات پاک نییە ناتوانانی بێژە ئاوەکی پاکێک و بتوانانی مباشرەتەن بدێ هاوڵاتی چەند قۆناغێک تێ ئەپەریتن بۆ و ببێت ببیتە ئاوی سازگار لەو پرۆژانەیەک و ئەمە پێدانین واتر پلان ستێپەکان زوو بە جوانی دانرەیە وەرگێری ئاو و ئینتێکەکانە دوای وێ قۆناغی تەسفیەی ئاوەک و لە پاڵەگە بە شێوەی بەدەستی کرێکار و هەندێک ئالیاتی دەکرێتە مەسەرەن لە قۆناغی کەم پێدانی کولۆرێک و کولۆر بخۆ مادەیەکی سامە و زۆر ئیشپێکردنی زۆر خمەتەرسیدار و خەتەرە ئەمە چەندین جار تووشی ڕوودا بوونە ئەو فەرمانبەرێتمە شەو ڕۆژ لەوێت تووشی کێشە و حالات و حتا حالات تەواریمان هەبووە بردمانە نەخۆشخانەی 2 تا 3 شەو لە نەخۆشخانە کەوتێ بەهۆی تەسەمون بە غازی کولۆر بەس ئەلحەمدوللا دوور بووینە لە هیچ ڕووداوێکی زۆر دڵتەزین بەڵام هەبوو حالەتێکی وەکو فەرمانبەر پێکەتیە و تووشی زەرەر زیان بووە پاش پێدانی کولۆر قۆناغی دانیشتنی ئەو قڕۆلیلەیەک و لە ئاوە لەبێژی عینە مادەیەکی کیمیایی تەیەکرد بەناوی مادەی شەب سولفاتی ئالمینیۆم پاش دانیشتنی قڕ بە هاوکاری ئەو فەرمانبەرانە و بە چاودێریەکی زۆر وەردی ئەندازیرانی پرۆژە و تیمی تاقیگەیمە قۆناغی پێدانی ئەو مادە کو دەبی بە ڕێژەیەکی دیاریکرابی ناوی تو بەکەی ئارەزوی خودت ئەو مادەی لە ئاوتەیەکەی بۆ قڕەکە دانیشتن ئەو فەرمانبەرانە پێشان ئەدەن بە شێوەیەکی ڕێکوپێک بە شوەیەک و ئەوەی و ڕۆژانی جێژن ڕۆژانی ئۆتە ئەو پرۆسیە بەردەمە بە شوێک بەردەم. نزیکەی 10 ساڵ هەموو بەرەبەیانێک زوو و کارمەند و کرێکارانە چاو هەڵدێنن بۆ دامینکردنی سەرەکی ترین سەرچاوی ژیان کە ئاوە. ئاو ئەگەر چی ئاو بە هێوێنی ژیان دادەنرێت بەڵام زۆر جا لاگەری پیسبوون دەبێتە سەرچاوی پیسبوون و ژەهرایی بوون و نەخۆشی مەترسیدار بۆ مرۆڤایەتی کەواتە لەم بەرنامەیە ڕوون دەبێتەوە کێنەوانەی مرۆڤ لە مەترسی و زیانەکانی ئاو دەپارێزن و ئاوێکی پاک و سازگار بە هاوڵاتیان دابین دەکەن. پاکردنەوەی ئەماوە بە چەند هەنگاوێکی سەخت و دژوار و مەترسیدار تێدەپەڕێت هەر هەڵەیەک ڕەنگە ئاوەکە ژەهرایی بێت و ژیانی هەزاران خەڵک بخاتە مەترسی یان هەر کەم و کوڕێک ڕەنگە ڕۆحێ و کارمەندانە بخاتە بەردەم گەورەترین مەترسی ئەم کارە شەو نەخوێنی و ماندوێتی ڕادەبەدەر و گەرمای زۆر و سەرما و سۆڵە و زۆری بەسەر کارمەندەکاندا تێپەڕ دەکات. کاری ئێمە لێرەدا ڕۆژانە فاسکردنی نمونونەکانی ئاوە لە ڕووی کیمیایی و فیزیایی و بایۆلۆژیەوە ئێمە ڕۆژانە نمونونەکانی ئاوەردەگرین لە دوو سەرچاوە واتە سەرچاوی ئینلێت و ئاوردەت کە پری تریتمنت ئەند پۆست تریتمنتی پێ دەڵێن ئەو نمونانە فەحەز دەکەین لە ڕووی pH تێربدەتی ئەلکتریکال کۆندەکتیڤیتی TDS و هەروەها کیمیکاڵەکان جیهازمان هەیە هەموو فەحسی کیمیکان دەکەن ئەگەر بێت و کێتمان لە بۆ دابین بکرێت و جگە لەوەش دەتوانین فەحسە بایۆلۆجیەکانیش بکەین هەرچەندە بایۆلۆژیمان نییە و خۆتان دەزانن کە تاقیگە دەوری گرنگی هەیە لەسەر دیاریکردنی کواڵیتی ئاو و زۆر گرنگە کەەوە ئەو ئاوی کە دەدرێت بە هاوڵاتیان لە ڕووی تەندروستیەوە سێف بی و هەموو ئەو ڕێنجانەی کیمیایی و فیزیایی و بایۆلۆژی واتە پارامێتەرەکان لە ستاندارد بن کە بە لە نمونونەکانی ئاو کە بە هاوڵاتیاندا دەدرێت
لەو ئاوەی کەوا دابین دەکرێت بۆ هاوڵاتیان بۆیە تاقیگە دەوری ڕۆلی گرنگ دەبینێت لەسەر بڕیاردان کە ئایا و ئاوە گونجاوە بۆ دابەشکردن بۆ هاوڵاتیان یاخود ناکرێت دابەش بکرێت. لەو پرۆژێش تاقیگە ڕۆڵێکی سەرەکی دەبینێت لە پشکنینی ئەو ئاوە کە بە هاوڵاتیان دەدرێت دانێت بزانن ڕێژەی کلۆر و شەب و پیسی و لێڵی و بزانن تا دڵنیابن لەوەی کە بە کەڵک دێت بدرێت بە هاوڵاتیان یاخودنا. ئەمە ئەوە دوای پشکنین و پاڵاوتن و بەدەداچوونێکی زۆر دێتە بەردەست و دەمی هاوڵاتیان. چێ باوەڕ دەکات ئەماوە پیس و پڕ لە زەبڵ و خاشاکەی کە گەشتیار و خەڵکی پیسی دەکەن بۆ خواردنەوە بێت. تا ئێستا جێگەی سەرسوڕمان ئەم ئاوە پاک و خاوێنە دێتە بەردەست هاوڵاتیان بەم شێوە شیرین و سافە لەم پیسێ بێت. ئەم پاکردنەوە ئەرک و زەحمەت و بەرپرسیارەتی زۆری دەوێت. دیتنی هەر دیمەنێک ئاسانە بەڵام کارکردن لەم پرۆژە ئەوەندە قورسە کە کەم کەس دەتوانێت لێرە کار بکات. بخۆ قەزای سووران شارێکی گەشتیاری ینی ناوچەی گەشتیاری کاتیە و لەسەر دوو سنووری گرنگی وڵاتانێکی ئیران و تورکیا و 4 قەزا لە دەوروبەری مە سنوورەیە. لەبەر سنتەری قەزای سووران لە گەورەبوونێکی یەکجار زۆرە هەم لە ڕووی گەشتیاری هەم لە ڕووی ئابووری. حکوومەتی هەریم پلان هەیە بۆ ئەوەی بتوانیتن خزمەتگوزاری گەاندنی ئەو بە شوەیەکی باش ڕێکوپێک بگەین تاوەتی بەڵام لەبەر ئەو قەیرانەدارەیەک و حکوومەت توش بۆ لەو چەند ساڵی پلانەکانی حکوومەت یەک لە دوایەک جیبجی نەکردن ئێمە پاش پلانی پرۆژەی بێخاڵ چەندی پلانی ترمان هەبوو کە بتوانین سوود لە سەرچاوەی سەرەکی بێخاڵ و کانی ئاوی بێخاڵە بگرین و مەهێلین هیچ ئاوێک بە فێرۆ بچی لە ڕووبەر و پیس ببیتن. ئەم ئاوە پاکە زۆرترین پیسی و چڵکا و قڕوڵی تێ لێفرە دەدرێت. پیشەیە مرۆڤە لەگەڵ سەختی ناخۆشیەکان ئەرکێکی پیرۆزە مای شانازی و ڕێزلێنانە لای هەموو مرۆڤێک لە بەرامبەرەوە زەحمەتە بە مرۆڤایەتی و لە پێناوهێشتنەوەی ئاوەدانی و ژیان. ئەرکێکی زۆر پیرۆزە بە تایبەتی ئەوانە ژیانی ئەو خەڵکان لە دەستا کە شەو ڕۆژ شەو نخۆنی دەکەن ینی بەڕاستی مەوەکو ئیدارەش دەستخۆشیان دەکەنەوە هەموو هاوکارێک و پاڵپشتیشان دەکەن ئەگەر ئەوەی هەیشتیشان ئەگەر معنەویێنش پاڵپشتیان بکەین وەکو باسم کردی لە ڕووی ڕاگەیاندنیشەوە پاڵپشتێکیان بکەین و کە بە خەڵکیان بناسێن کە ئەوانە چ ئەرکێکی قورس و پیرۆز بەجێ دەگەێنن و خەڵک پێم باشە هەر وەکو زانیاریش تەوان لە هەموو شوێنێکی دنیا ئەوەش هەیە کە سەردانی هەندێک ئەو پرۆژانە دەکەن کە خەڵک نازانێتە سەرچاوی زۆر شتێک ئاوی شتێک لەوانەیە کە نازانن چۆن بدەگاتە شوێنی خۆ دەگاتە ماڵیانە دەگاتە ناو تانکەکانیان لە ماڵەوە و من لێرەکانەوە یەکێک دەستخۆشی لەو کارمەندانە دەکەم و ئەرک و ماندیبوونیان بە هەند وەردەگرین و ئەوەی لە ئیدارە وەکو هاوکاری ئێمە بەدەستمان بێتن پاڵپشتیان دەبین و هاوکاریان دەبین بە نسبەت بابەتی ئەوەی ینی خەڵک پێم باشە لە پەروەردەی هەتا دەگاتە ناو خێزانی ماڵ وشار بکرێنەوە لە نرخی ئاو وشار بکرێنەوە پێشتریش ئەو لە ڕێگەیاندەکان ئەوم باس کردو کە حملەیەکی بەرفراوان بکەین لە سەر ئاستی کوردستان کە چۆن ئێمە بتوانین سوود لە ئاوە بگرین چۆن بتوانین دەست بە ئاوە وەربگرین چۆن بتوانین وەکو باسم کردێ بەهای ئاو بە خەڵک بناسێنین. ئەوە دیاری سەربازی ونە پرۆگرامی سەربازی ون لە کوردستان 24 پێشکەشە بەدەستافی ئەو پرۆژەیە سوپاسی دەستخۆشی و ماندیبوونیان لێ دەکەین و هیوادارین هەر سەرکەوتوو بن پیرۆزە.